کۆنفرانسێک بۆ نەهێشتنی مادەی پلاستیک لە شاری هەولێردا بەڕێوەچوو. لەو کۆنفرانسەدا باس لە مەترسیەکانی بەکارهێنانی مادەی پلاستیک کرا کە جگەلەوەی زیان بە ژینگە دەگەێنێت لە هەمان کاتدا زیانی گەورەی بۆ سەر تەندروستی مرۆڤیش هەیە. ڕێکخراوە ژینگەیەکان هەڵمەتێکیان بۆ ئەو مەبەستە ڕاگەیاندووە و لە سەرەتادا لە سەمونخانە و نانەوەخانەکانەوە دەستیان پێکردووە کە 1 ملیۆن زەرفی کاغزیان بەسەر 500 سەمونخانە و نانەوەخانەدا دابەش کردووە بۆ ئەوەی وەک یەکەمین هەنگاو ببێتە جێگرەوەی زەرفی نایلۆن. ئێمە وەکو ڕێکخراوی ئیکۆڤایتڵ هەستاین بە تەنفیسکردنی مەشروعێکی لابردنی پلاستیک پێشەچی لە نانەوەخانە. هەمومان نەزانین کەس حەزی لێ نییە سەمون بکاتە ناو یان نان بکاتە ناو ئەلاگەی پلاستیکەوە وایە. کەواتە ئەمە دەرفەتێ بوو کە خەڵک وشیار بکرێتەوە بە ڕێگەی رادیۆ پۆستەر بۆ ئەوەی بەکاری نێنن. پسپۆڕێکی ژینگەیش ئاماژە بە مەترسیەکانی بەکارهێنانی مادەی پلاستیک دەکات و داوا دەکات کارگەی ڕیسایکلین دامەزرێت بۆ ئەوەی بتوانرێت تا ڕادەیەک لە مەترسیەکانی مادەی پلاستیک لەسەر ژینگە کەم بکرێتەوە. نزیکەی 30 بۆ 35 ئەو پاشماوەڕقانەی کە لە هەر شارێک لای ئێمە دروست دەبێتن هەمویان مادەی پلاستیکن. بێگومان ئەو مادە پلاستیکیانش لە مادەی جیاواز پێک هاتوونە کە ئەو مادانەیە زیاتر کە دەڵێن پۆلیئەتیلین کە ئەمانە لەگەڵ بەکارهێنانی ڕۆژانەی و 35 ئەو پاشماوەی کە هەن لە پلاستیکە بەکاردێت و درنگ شیبوونەوەی ئەو بابەتانە لەوانەیە کاریگەری خراپی لەسەر ژینگە و لەسەر نەوەی داهاتومان دەبێت چونکە بە فڕێدانی ئەو مادە پلاستیکیانە بۆ نێو خاک بەبێ ئەوەی دووبارە بەکاری بهێنینەوە یاخود دووبارە ڕیسایکلینگی بۆ بکەینەوە بێگومان کاریگەری خراپی دەبێتن لەسەر ژینگە. ژینگە دۆستان و پسپۆڕانی بواری ژینگەش داوا لە حکوومەتی هەرێم دەکەن کە ڕۆڵی زیاتر ببینێت لە کەمکردنەوەی مەترسیەکانی مادەی پلاستیک و بەکارهێنانی ئەوش لە ڕێگەی بەرزکردنەوەی باج لەسەر پلاستیک و کەمکردنەوەی لەسەر کاغز. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.